دوای 2 مانگ لە دانوستانی چڕی تەکنیکی، یاسایی و ئەمنی لە نێوان تاران و مەسقەت هەردوو وڵات گەیشتوونەتە لە یەکتێگەیشتنێکی بنەڕەتی بۆ دیاریکردنی جوگرافیای ڕێڕەوێکی نوێی کەشتیوانی بازرگانی لە ناوچە استراتیژیەکانی کەنداو. ئەم هەنگاوەکە ئێستا لە قۆناغی وردبینی کۆتایی بەیاننامە هاوبەشەکەدایە وە کەوڵێک بۆ ڕێکخستنەوەی هاتوچۆی دەریایی دەبیندرێ، بەڵام هاوکات تاران جەخت دەکاتەوە کە ئەم ڕێکەوتنانە بە تەنیا گەرەنتی ئاسایشی تەواوەتی ناکەن تا ئەو کاتەی هەنگاوە دژمنکاریەکانی واشنگتن لە ناوچەکەدا بەردەوام بن. هاوکات ڕایگەیاندووە ئەم دۆخە ئاماژەیە بۆ ئەوەی کە پرسی گەروی هورمز لە کایەیەکی تەکنیکیەوە گۆڕدراوە بۆ کارتێکی فشاری سیاسی گەورە. ناکۆکی لەسەر پرسی دارایی و سەپاندنی ڕسوماتی تێپەڕبوون یەکێکە لە گرێکوێرە سەرەکیەکانی نێوان لایەنە ناکۆکەکان. تاران پێشنیاری وەرگرتنی ڕێژەی لە 5% بۆ لە 7% بەهای کەلوپەلی گەشتیە بارهەڵگرەکان دەکات وەک تێچووی خزمەتگوزاری، لە کاتێکدا مەسقەت پێشنیاری ڕێژەی لە 3% دەکات. لە بەرامبەردا واشنگتن بە توندی هەر جۆرە باج و ڕسوماتێک ڕەت دەکاتەوە و داوای گەڕانەوە بۆ یاسا نێودوڵەتیەکان و ئازادی ڕەهای کەشتیوانی دەکات. ئەم جیاوازیە لە دیزگاکاندا نیشانەی ململانەیەکی قوڵە لەسەر شەرعیەتی بەڕێوەبردنی گەروەکە و گۆڕینی بۆ سەرچاوەیەکی داهات و هەژموونی وڵاتانی کەناراو. لە ڕووی جوگرافی و چاودێریەوە استراتیژیا نوێیەکە بە ئاراستەیەکدا دەچێت کە کەشتیە بازرگانیەکان لە هەردوو ئاراستەی چوون و گەڕانەوەدا ناچار بکرێن لە ناو ئاوا هەرێمیەکانی ئێرانەوە تێپەڕ بن. ئەم گۆڕانکاریە نیگەرانی لای لایەنی ئەمریکی دروست کردووە چونکە نزیکبوونەوەی ڕێڕەوەکە لە کەناراوەکانی باکوور دەسەڵاتی زیاتر بە تاران دەدات بۆ پشکنین و چاودێریکردن و ئەنجامدانی ڕێکاری یاسایی بەرامبەر ئەو کەشتیانەی ئاڵای وڵاتانی ڕۆژئاوایان پێوەیە. بۆ کەمکردنەوەی ئەم گرژیانە باس لە دروستکردنی سیستەمێکی ئەلکترۆنی ئاگادارکردنەوەی پێشوەختە دەکرێت تاوەکو ڕێگری لە پێکدادانی سەربازی و ڕێکارە تاکلایەنەکان بگرێت. ئەم جمع و جۆڵە دیپلۆماسیانە بەشێکن لە هەوڵەکان بۆ جێبەجێکردنی خاڵی پێنجەم لەو لێک تێگەیشتنە 14 خاڵیەی کە لە حوزەیرانی ئەم ساڵ لە نێوان تاران و واشنگتن واژوو کرا. ئەمانجی سەرەکی لەم قۆناغەدا ڕێکخستنی کاتی هاتوچۆی کەشتیەکانە لەژێر هاوکێشەی ئازادی کەشتیوانی بەرامبەر ئاشتی گشتگیر. تاران دەیەوێت پرسی ئاسایشی گەروی هورمز گرێ بداتەوە بە دۆسیە سیاسی و ئەمنیە فراوانترەکان و کەمکردنەوەی بوونی سەربازی بیانی لە ناوچەکەدا. ئەمەش وەک فشارێک لەسەر ئەو دەوڵەتانەی کە بۆ دابینکردنی وزە پشت بەو ڕێڕەوە نێودەوڵەتیە دەبەستن. گەروی هورمز ئێستا لە کێشەیەکی تەکنیکیەوە بووە تا چەق و جەوهەری ململانەی نێوان هێزە هەرێمی و نێودەوڵەتیەکان. گەرچی ئەگەری ڕێکەوتنی کاتی هەیە بەڵام هیچ گەرەنتیەک نییە کە ئەمە کۆتایی بە ململانەیەکی 50 ساڵە بێنێت. ئەوەی ڕوونە ئەوەیە کە پرۆسەی کردنەوەی گەروەکە سەرەتای قۆناغێکی نوێی ململانەیە نەک کۆتایەکەی، چونکە بەرژەوەندیەکانی وزە و بازرگانی جیهانی بە جۆرێک تێکەڵبوون کە زەحمەتە بە لێک تێگەیشتنێکی چەند مانگی چارەسەری بنەڕەتیان بۆ بدۆزرێتەوە.